سلااو خۆشەویستان ئەو کاتتان باش زۆر خۆشحاڵم لە بەرنامەشی تازەی ژەمی ڕەمەزان پێتان شاد دەبمەوە. ئەوڕۆ وەکو دەزانن ئەو خواردنانی کە لە ڕەمەزان حازر دەکرێت دەبێت تۆزێ خواردی چەور و خۆش بێت. ئەمە بریانی حازر دەکەین. بریانی هەموو ماڵێک دەبێت لەو سی ڕۆژەی ڕەمەزان لە ڕۆژەچە هەیبی. بریانی شێواز دروستکردنی جۆرا و جۆری هەیە. ئەمە چمان کردی یەکەمین جە باییمان سوور کردیتەوە، پەتاتە و جێزەرمان سوور کردیتەوە. لێرە برنجمان لە ئاوێ کردیە، شعریەمان حازرە و مەنجەڵێکمانەیە. ئەو مەنجەڵی دەینین دەخینە سەر ئاگری. لێرە تۆزێک زەیتی تێدەکەین. زەیتەکەمان لە چێە؟ ئۆت. یەکەمین هەنگاو چێ شعریەکەی سوور دەکەینەوە. باشە؟ ئەوە بە سێ شێواز بریانی لێ دەندرێت. ئەم بەیەک لە شێوازەکان لۆتان لێ دەنم. ئەو شعریە بە پێی پێویستەم بەرداغ برنجت هەبوو بۆ هەر سێ بەرداغ برنجێک یەک پەرداغ شعریە زۆر باشە. هێدی ئەو شعریە سوور دەکەینەوە لەسەر ئەو ڕۆنەی. لێرە لەگەڵ زەڵاتە چی باینجانی خۆش ئامادە دەکەین. پێ کاتوە لە باینجان و خیار و بیبەر و تەماتە و پیاز. سۆسەچی دەگرینەوە، سۆسەکەش کەچەپ و سرکەیە. باشە لەگەڵ زەیتی زەیتون و ئاوی لیمۆ و کەمون و خوێ و بیبەر ڕەش. هەتا شعریەکەمان سەبەر سوور دەبتەوە، باینجانەکان دێنین دای دەنێ ئەو بەشە لێ دەکەینەوە. خۆشەویستان شێوازی بڕینی کەرستەکانی زەڵاتەی باینجان سەیرم کرد دەبێت بەو شێوازە بێت. شێوازی جوڵیان باشە، نابێت شێوازی چارگۆشەی بێت لەبەرەوەی شێوە و شکلی زەڵاتەکەی تێک دەدا. کە بەو شێوازە پارچەت کرد دەینی ئاوە بەو شێوەیە حازری دەکەی. ئەویان وەکو زانیاریەک ئاوا بەلاری بیبڕن. هەموو باینجانەکانمان بەو شێوەیە ئامادە دەکەین. دەتوانن سەوزە شتێکەن لەناو ئەو زەڵاتی ئیزافەیکەن، با بڵێن نعناعبی یان معدەنووزبی. زەڵاتەکەمان بەجێ دێڵین دێن. لێرە برنجەکەمان 2 سەعات لە ئاوێ کردیە دەی پاڵێوین لەبەرەوەی دەیخێنەوە ئەو ئەمە دەڵێن پارزونگ، نازم ئەنگۆ هەرێک و هەر منتیقە و ناوەچی هەیە. باینجانی دووەم دەینی بە خێرایی هەمان ڕێگای سێری دەستم کەن بەو شێوازە ئاوا دەی سوڕێنین. ئەوزارە با دوو پارچێکین بۆی ئاسانتر بێت. دوو پارچەی بچووک ماوە، ئەوانیش بەو شێوەیە یەکدانەماوە. لە زەڵاتەی باینجان لەبەرەوەی مقابلاتەکە بە ناوی خۆیەتی دەبی کەرستەی باینجان لە ناو هەمویان زیاتر بی و زاڵتر بی. ئەوە یەک لە تێبینیەکانە. تاوەکمان هەیە لێرە تۆزێک ڕوونمان تێکردیە، ئاگرەکی باشی دەدەینێ، دانەکی تێز دەکەیم زەین گەرم بووە، بەڵێ گەرم بووە. زەڵاتەکانمان باینجانەکانمان ببورن، تۆزێک خوێ پێوە دەکەین. یەک تۆز زۆر لەبەرەوەی ڕەمەزانە خواردنەکەشمان با زۆر سوێتر نەچێت. دەیخین ئەو داوەیە هەتا جوان سوور بکتەوە هەر هەمووی پێکەوە. بەڵام دەبێت ئاگامان لێبێ کەمکەمە بیجوڵێنین. زۆر کەس دەناسم کە خواردن گوێز دەکات، بۆ نمونە شتێک دەخاتە ناو ڕۆند بەجێ دێڵی. باشە؟ لە بەرنامە تریش پێم گوتن ئەگەر خواردنتان ئامادەکەن هەوڵ بدەن دووشت بێکەوە بچم کە کاتتان زۆر کەمە. لێرە چ دەکەین؟ شعریەکەمان دەبێت تۆزێک ڕەنجی گۆڕا بیکوژێنینەوە لەبەرەو بەس تا سار دەبتەوە. ئەگەر ئەو ڕۆنە گەرمە کە شعریەکە سوور کردەوە ئاوت تێکرد شتێکی ناخۆش ڕوودەدات. لەوانێ زۆربەی کابانەکانیش ئەو تەجروبەیان هەوی. ئێستا شعریەکە سوور بووە، دەیکوژێنمەوە 5 دقەک لێ 2 دقە لێ دەگەڕم تا سار دەبیتەوە. 5 دقە زۆرە. گۆشتم و گوڵاندیە
سنگی مریشکم حاضرە وەکوتم بادەمشم حاضرە لە بریانیش پەتاتەم هەیە جێزەرمێ هەر کەرستێک کە بەخۆت حەزت لێبوو ئەتوانی بۆی زیادکەی بۆ نمونە کشمیشە دەتوانی مکەسەرات با بڵێن گوێز و هەر کەرستێک کە بەخۆت حەزت لێبوو لە بریانیکەی بە پێی زەوقی کەسەکە و ماڵەکان دەگۆڕێ ئەو شتێکی ڕوونە بەهارات بریانیش ئێستا من خۆم دروستی دەکەم تێکەڵ چەند شتێک تێکەڵ دەکەم ئامادەکەەکانی شەیە دەتوانانی زەرد و قاوەی بەکاربێنین لە زەڵاتەکەمان بەردەوام دەبین لێرە خیارمان هەیە خیاریش بە هەمان شێوەی باینجانەکە بە شێوەی جوڵیان چاکی دەکەین باشە جوڵیان یعنی ئەسابە ئاوا بە درێژی چونکە ئەو زەڵاتەیە بەو شێوە وردکردە دەناسرێتەوە ئەگەرە تو بە شێوەیەشکە بیکەی دەبی بەڵام خۆش نابی ئەوە کاسەکمان هەیە لێرە دوای تێکەڵی دەکەین سۆسەکیشی بۆ دەگرینەوە ئیشاڵە دوایە لە کاتی پێشکەشکردن دکتۆریش پێمان دەڵێ ڕێنمایە تەندروستیەکانی ئەو ڕۆمانسیە چونکە بەڕاستی هەر بەرنامە و چەند ڕێنمایەکی تەندروست و چەند زانیارێکی نوێمان پێدەدا دکتۆر سوپاسی دەکەین و هاوشان پێکەوە لە خزمەتی ئێوە دەبین لەو مانگە پیرۆزەی تا کۆتایی زۆر باشە ئێستا بە شێوەی خێرا تەمەشا بەو شێوەی خۆشەویستان دەبی ئاوا پارچێکەی خیاری دوێمیشمان هەیە ئەویش بە هەمان شێوەی یەکەم ئەگەر دنیا بوو نەتانزانی ئاوە بیکەن دەتوانن کێشەنیە بە شێوێچکە وردیکەن چونکە لە ڕێستورانتەکان بۆ شێوەی پێشکەش دەکرێت بەڕاستی ئاگامان لە باینجانەکەمان دەبێ و شعرێکەشمان کوژاندیتەوە خۆشەویستان ئێستا باینجانەکانمان سوور بووە لە بۆ زەڵاتەی باینجانی ئەو باینجانە چەند زیاتر سوور بیتەوە جوانتربی باشترە تەواو دەیپاڵێوین لەو ڕوونەی بەری دێنین لە لایەکیدا دەنین ئەوە هەنگاوەکی زۆر گرنج ئەو زەڵاتەمان جێبەجێ کرد باشە ڕوونەکەش دەکوژێنینەوە هاوڵ بدەن هیچ ڕوونەکی پێوە نەهێنن لەبەرەوەی لە ناو زەڵاتەکەی باش نییە ڕوون نەبیت ئەو دانەی ماوە ئێستا ئەوە بالێرە بی لێرە برنجەکەمان هەیە شعریەکەمان جوان سوور بۆتەوە برنجەکەی لەسەر دەکەین ئەوە شێوازی منە لە لێنانی بریانیە بەڕێستان دەتوانن بە هەر شێوازێک کە بە خۆتان هەستان لێبی ئەوەندە برنجێکە پێویستمە لەگەڵ ئەو ڕوونەی سۆری دەکەمەوە باشە دەتوان هەم وەکو بەرنامەکانی تر بیپاڵێون ئەوجا دەرمان بریانی تە ئاوەکەی کەن و برنجەکەی تێکەن بەس ئەمن ئەو برنجێ لەگەڵ ڕوونەکەی سۆر دەکەمەوە چم لێرە هەیە لێرە بە کەوچکێک بێنم برنجەکەی دەخینە بریانەکەی حاضر دەکەین و دێنەوە سەر زەڵاتەی پێکاتەکانتان دووبارە پێ دەڵێمەوە لە بۆ بریانیەکە یەکەمین جار ڕۆنمان خستە ناو مەنجەڵێک ئەوجا شعریەمان سوور کردەوە برنجەکەی لەسەر دەکەین بەهارات بریانی و خوێ و ئاو تەواو یەک پەنجا لەسەر برنجەکە بێت ئاوەکە تەواوە ئێستا لێرە بەهارات بریانی زەردمان هەیە لە بۆ هەر دوو گڵاس برنجێک یەک کەوچک تەواوە ئەوە دەتوان دوایە کە ئاویشت تێ کرد ڕەنگەکەی دیار دەبی ئەگە زۆر تۆخ نەبوو یان بەدڵ نەبوو کەوچکەشی تازە بینیت ئەوە یاڵا جەماعەت لێگەڕێ بازارە خێتێنەکەیەوەی ئاومان تێ کرد زۆر باشتر دەبی ئێستا ئەو برنجە بێستە تۆزەشکە سوورکەمەوە لەبەرەوەی ئەو ئاگرێک تۆزێک کزە ئەو برنجەکە چەند جوان سوور بێتەوە بریانیەکە جوانتر دەبی باشە وەس ئەو هەنگاوی کە دەکەین پێویست ناکە لە کۆتاییدا ڕۆنی بەسەرداکەین ئەوەیان تەندروستترە لەوەی تر یعنی ڕۆنی قرچاوە ڕۆنی ژێرم و
ئەو شێوازە لێنانە نازانم من حەزم لێتی. لە بۆ زەڵاتەکەی گوتمان زەڵاتەی قەبیلاتی باینجانە، باینجانەکانمان سوور کردەوە، پاشان خیارمان بە شێوەی جوڵیان بڕی، تەماتەش سێر کرد شێوازی بڕینی تەماتەکەی دەکەیتە دوولت لە ناوەندێ ئاوا لێ دەکەیت چکە ئیشمان بەو ناوەی نییە، ئەو ئاوە نابێت لە ناو زەڵاتەکە بداتەوە باشە ئاوا ئەو بەشەی لێ دەکەینەوە کە لێمان کردەوە تەنها پێستەکەی دەمینێ، ئەو پیستەی کە دەمینێ بە هەمان شێوە جوڵیان دەیبڕین دەیخینە ناو کاسەکەمان. ئەوە شێوازی تەماتەکەیە. ئیشاڵڵا ڕۆژانە جۆرەها سوپ و زەڵاتتان پێ دەڵێم، هەمووشی با بڵێن کە خەڵک حەزی لێ دەکات چونکە لە ڕێستۆرانتەکان کە داوا دەکەن خۆشترین و پرفرۆشترین زەڵاتە زەڵاتەی باینجانە یاخود مقەبیلاتی باینجان. ئادە بزانین دکتۆر چمان پێ دەڵێ. ئەو بەشانەی لێ دەکەینەوە. لێرە بیبەرمان هەیە، دەتوانین بیبەری سەوز تێکەی، دەتوانین ئەو بیبەرە ئەلوانانە تێکەی، ئەوەشیان بەدڵی خۆتانە، ئەو بەشی فرە دەدەین. زەماڕاگە ئاگری برنجەکەتان زۆر بوو ئەنگۆ دەبی ئاگاتان لێبی سووری کەنەوە یەکسەر ئاوی تێکەن لەبەرەوەی ئاگرەکەی من کزا ماشەڵڵای لێبی چکە ڕۆنەکە دەبی تۆزێک داغ بی، یعنی تۆزێک گەرم بی. بیبەرە سەوزەکانمان دەینین، ئەو بەشە زیادانە لێ دەکەینەوە هەتا بتوانین بە شێوەی جوڵیان بیبڕین. ڕووبورن ئاوا دەیگری، ئەویش بە هەمان شێوە زۆر ئاسان ئاوا جوڵیان دەیخیتە ناو زەڵاتەکەمان. ئەو پارچەش ماوە حەزم لێیە لەبەرەوەی ئەمن ئەوڕۆ سوپم دروست نەکردیە، حەزم لێ لە کاتی کە دکتۆر دێتێ ئێرە پرسیاری لێ بکەم ئایا ئەو سوپە ئامادانەی کە لە بازار هەیە سوودی تەندروستی سەتا چەندە بۆ ئەوەی پێتان بڵێم بەکاری بێنن یان نا. بەڵام بەبێ ڕێنمایی دکتۆر ناتوانم ئەو بڕیارە بدەم جارێ. زۆر خاتون هەیە، زۆر کابان هەیە فریان ناکەوێت، هەیە مناڵیان هەروە کارێکە هەموو ڕۆژ سوپ دروستکە. ئیتر با بزانین ئەو سوپانی کە لە دەرەوە ئامادە بە حازری هەیە ئێمە دەتوانین سوودی لێ ببینین یان کابانی ماڵ دەتوانێت سوودی لێ ببینێ یان نا. و چەندەها پرسیاری زۆر باشمان حازر کردێت لە بۆ دکتۆری. کۆتا بەش کە لە بۆ زەڵاتەکەی پێویستمانە پیازە باشە، پیازەکەش دەتوانی بە شێوەی جوڵیان بیبڕی، بەڵام ئەو بەشە زیادانی لێکینەوە لەبەرەوەی زۆر ڕقە لە ناو خواردن. پیازەکەت بەڵام دەوێت بەدەستی بیکەیتەوە خۆشەویستان. ئەو پیازە ئاوا دەیکەیتەوە کەمترین ڕێژەی پیاز لەو زەڵاتەیە بەکاردێت باشە، ئەو نابێت زۆر پیازی تێدا بێت لە بۆ تامەکەی تێک دەدا، حتا بۆشتان دەکرێت پیازی شیرن. ئەوەی کە پیازەکەشی شیرن نییە بە 24 ساعت زووتریان کەمێک زووتر پیازەکەی بخاتە ناو ئاو بەجێ بێڵی، ئەو پیازە تۆزێک شیرن دەبێت. حتا پێشتان بکرێت ئەگەر ئێستا من لەبەردەستن نەبوو پیازی سوور زۆر باشە بۆ زەڵاتە، تامیشی خۆشترە. وەکو گوتمان ڕێژەیەکی کەممان دەوێت، هەمووی بەکار نهێنین بەڕاستی لەبەرەوەی تاو. ئێستا ئەوەندە بەسە ئەو بەشەی لێرە دادەنێ. ئێستا دێنە سەر برنجەکەی. ئێستا من ئەو شتم دوێ کاک یاڵە ئاگرەکەمان گەرم بوو. سێ هەنگاوی زۆر ئاسان: زەیت، شعریا، برنج، ئاو، خوێ، بەهارات بریانی. لۆ کەرستەکانی ناویشی ئێستا دێمە سەری ئاوی تێدەکەین تەنها نیو پەنجە لەسەر برنجەکە. ئێستا ئەوە نیو پەنجە ئاگرەکی گەش
هەتا ئاوەکەی نامێنێت کە ئاوەکەی نامێنێت دەیخێنە دێمێکی بچوو بۆ ماوەی 10 دقە هەتا 15 دقە دوای ناوبڕێکی کورت دێم وڵاتان. خۆشەویستان ئێستا بریانیەکەمان ئاوی وشک کرد دێمی کێشات تەمشاکەن زۆر جوان دەرچووە سەری دەکەی نێوان دەکەوای لێدا لێرە زەڵاتەکەمان لە مەرحەلەی کۆتاییە باشە هەموو کەرستەکانمان هەیە باینزانەکەی لەسەر دەکەین تۆزێک معدەن و سمانەیەوە اختیاری دەتوانین تێنەکرین پێ ئارەزوو ئەو زەڵاتە حەزی لە بەهاراتی کەمونە کەمونش بەهاراتەشی زۆر بەخۆتە یەک تۆزی پێدا دەکەین ئەوەش بیبەر ڕەش بە حەزی خۆتانە لێرە ئاوی لیمۆم هەیە سرکەی هەناری باشە ئەو زەڵاتەیە پێویستە سرکەی هەناری پێداکرێ لەگەڵ کەچەپ هەموو ئەو کەرستانە تێکەڵ دەکەم دەکا بە زەڵاتەکەمان ئامادە بوو سیر دەکەم ئەگەر کەم بوو لە زیاد دەکەم دووبارەی دەکەمەوە لە بۆ سۆسەکەی ئاوی لیمۆ کەچەپ سرکەی هەنار باراتی کەمون بیبەری ڕەش خوێ لە کۆتاییشدا یەک تۆز زەیتی زەیتون ئەوە زەڵاتەی باینجان ئێستاش زەڵاتەکەمان ئامادەیە ئەو سینگەی کە کوڵاندوو بوومان دەیخینە ناو بریانیەکە ئەو پەتاتە و جێزەرەشی کە سوورمان کردبووە ئەویش دەخێنە ناو بریانیەکە ئەو باویەی ناخێنینە و ئاخیری دیزاینەشی جوانی پێدەکەین گۆشتە حیوانەکەش لە سەری دادنی کە کوڵایە ئەلێرە زۆر جوان ئەوانە هەموو تێکەڵ دەکەین ئێستا دەیخێنە ناو سەحنەی تەقدیمی جوان و دکتۆریش چاوەڕێمانە دەینە وڵاتان خۆشەویستان لە بەشی دومی پرۆگرامی ژەمی ڕەمەزان هاتینەوە وڵاتان لەگەڵ دکتۆری ئازیز دکتۆر دووبارە بەخێر بێەوە زۆر سپاس ئەوڕۆ بریانی و زەڵاتەکمان حازر کرد بەڵێ پێمان بڵێ تەندروستی ئەو خواردنە تا چەند دروستە و تا چەند بەڵێ ئەگەر بین باسی بریانی بکەین بریانی بە شێوەیەکی گشتی خواردنێکی با بڵێن تێکەڵ لە کۆمەڵێک پێکاتەی خۆراکی کە هەموو بابەتەکانی تێدایە بەڵام ئەمن پێم وایە هەر بۆ بینەران خۆی لێرە لە خواردن دروستکردنا دووشت هەیە ئێمە دەتوانین بۆ بەتامکردن یاخود بۆ سووت وەرگتن ئێستا ئەگەر بێت مەسەرەن هەرێک لە با بڵێن جێزەرە و بادامە و با بڵێن هەندێک کەسی دی کشمیشە و کۆمەڵێک با بڵێن کوارگ و ئەوانەی تێدەکرێت ئەگەر بێت و بەبێ سوورکردنەوە بەبێ سوورکردنەوە تێ بکرێ پێم وایە سوودی زیاترە و هەروەها بەنسبەت گۆشتەکەش لە گۆشت بە شێوەیەکی گشتی ئەگەر کەم چەوریبی لە مانجی ڕەمەزان بە تایبەتی دەتوانێت بڵێن سوودی زیاترە و بۆ ئەو کەسانێک کە با بڵێن توینەتیان کەمتر با بڵێن توێنێتی دەبێت بەڵێ زەڵاتەش پێویستە وەکو گوتمان لەگەڵ بەڵێ وەکو ئاماژەم پێ کرد لە بەرنامەی ڕابردوو زەڵاتە بۆ بە درێژایی با بڵێن مانگی ڕەمەزان هەموو ئێوارێک پێویستە ئەودا دەگەرێتەوە سەر ئەو ماڵی کە چۆن دروست دەکا و چی تێدەکا ئایا مەسەنە زەیتی زەیتونی تێدەکا یاخود سرکەی تێدەکات بەپێی ئەو کە دەگۆڕێت بەڵێ پێکاتەکان شتی باشن هەمووی پێکاتی با بڵێن کۆمەڵێک مادەی کانزای تێدا ئێستا با بڵێن ڕیشالی تێدایە
زۆر باشە سوودە تەندروستەکانی بەڕۆژوو بوون جگە لەلایەنی ئاینی چییە؟ بەڵێ بانجی ڕەمەزان سەرەتای کە ئاماژەمان پێکرد کۆمەڵێک سوودی هەیە یەکێک لەو سوودانە با بڵێن لە خلالی ئەو مانگەی وا دەکات لەشمان پاک بێتەوە لە کۆمەڵێک ژەهر واروها یارمەتی سووتانی چەوری دەدات واروها زیاتر یارمەتی ئەو کەسانە دەدات کە ئەوانی فشاری خوێنیان بەرزەوا دەکات فشاری خوێنیان کۆنتترۆل بکرێت بەڵام ئەگەر بێت و با بڵێن مانگەکە وەک خۆی بە تەندروستیانە خواردنەکە تەطبیق بکرێت لەلایەکی دیکەوە ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە زۆر باشە چونکەوا دەکات ڕێژەی شەکر دادەبەزێنیت با بڵێن ڕێستێک دەدات با بڵێن هۆرمۆنی ئەنسۆلین وا دەکات ئەو شەکرەی کە خەزم کراوە بتاوێتەوە معنی با بڵێن نەناوی بە کاتێکە بوویتە چەوری ناتەندروست وە لەلایەکی دیکەشەوە دەتوانین بڵێن بۆ دابەزاندنی کێش وهروەها بۆ ئەو کەسانەی کە جگەرکێشن سینجیان پاکە دەکاتەوە دابەزانی کێش پرسیارێکم بیراتەوە بڵێ بۆ ئەو کەسانی کە کێشی لەشیان زۆرە بڵێ چۆن دەتوانین سوود لە بەڕۆژوو ببینین پرسیارێکی زۆر لە جێگای خۆی بوو بەڕاستی مانجی ڕەمەزان ئەگەر بین سەیری بکەین لە هەموو وڵاتەکان با بڵێن لە وڵاتەکان با بڵێن تەطبیقەکرێ بە ناوی مانجی ڕەمەزان نا یاخود با بڵێن میدیتریان دایت با بڵێن زۆرێکە لە ڕۆژی بوون واتە کەسەکە دەتوانێت هەموو شت بخوا بەڵام شتەکان زۆر بە کەمی بە بڕی گونجا و بە تەندروست مەسەرەن بۆ نمونە ئەگەر ئەوانەی کە کیتۆ دەکەن یاخود سیستەمی لۆکارب یاخود هەر سیستەمێکی دایت بەکاردێنن دەتوان لەو مانگەدا بە پرسیارکردن بە پسپۆری خۆیان وەکو پسپۆری خۆراکی دەتوان سوودی لێ ببین زۆر باشە من لەناو بەرنامە پرسیارێکم بە خەیاڵداهات ئایا ئەو کەسانی کە کاتیان سوپی دروستکەن بەڵێ هەرچەندە خۆش شەگەر بە خۆ دروستکەی بەڵام سوپە ئامادەکراوانی کە لە بازار هەیە بەڵێ تا چەند تەندروستە تا چەند ناتەندروستە وڵاهی بەنسبەت سوود ئەوانەی سوپ ئەوانەی لە بازار هەیە دەتوانین بڵێن مەسەلەن دەتوانین بڵێن بەکاری بینن ماڵی بیخۆن بەڵام تۆ مادام مەسەلەن بەنسبەت کابانی ماڵ مادام لە ماڵێ بتوانی کە خواردن ئامادە دەکات دەتوانیش لەگەڵ ئەوەدا سوپێک ئامادە بکە بەڵێ نازم موادەکێنە ئەو خواردنە پێ مواد حافظە بەڵێ ئێستا بەنسبەت سوپەکان بەڵێ ڕاستە زۆربەی سوپەکانی بازار مادەی درێژبوونەوەی تەمەنیان تێدەکرێت مەسەلەن بۆ نمونە ئەو مادەیە بە تەکید ئەگەر هاتوو تێیکرابی لە هەمان کادا خراپە و لەمان کاتیشا خواردنی زۆری ئەو سوپانە کە لە بازاردا هەیە پێم وایە شتێکی خراپە و باش نییە جا بۆیە وەکو ڕێنمایی داوا لە هاوڵاتیانەکەن لەو مانگەدا بتوانن بە خۆیان سوپ دروست بکەن و شتێکی ئاسانیش دکتۆر ئێستا خواردنی ئەوڕۆمان بریانی و زەڵاتەیە کە باش زەڵاتەکەمان پڕ لە ڕیشاڵ و بەڵێ یعنی شتی زۆر باش بەسوود ئەوە لەوانی هەندێک شتی تێدابی لە ڕووی تەندروستی وەکو سوور کراوە ئەوانە ئاگەت ئەو دوت بەیەکەوە خوارد ئەو زەڵات هەیە دەتوانی کۆنتترۆلی خراپیەکانی ئەو شتە سوورکراوانە بکات تا ڕادەیەک وەڵاهی شێفڕەوەن لێرە دوو حالەت هەیە حالەتە چیان وا دەکات با بڵین ئەو زەڵاتێک کە کۆمەڵێک کانزا و ڤایتامین و مادە ڕیشاڵی بە سوودی تێدایە حالەتێک وا دەکات کە ئەو خۆراکەی دەیخۆی ناهێڵێ ئەو مادە و ڕیشاڵانە بگانە شوێنی مەبەست بڵێ لە هەندێک حالەت لە هەندێک حالەتی دیکەش ئەگەر هاتوو کە سەرەتا باسم کرد بریانیەکە با بڵین ئێستا ئەوڕۆباسی بریانە بە شێوەیەکی تەندروست چاکرا بوو با بڵین دوور بوو لە سوورکردنەوە شتی سوورکردنەوە دەتوانین بڵین بەڵێ جێگای خۆی دەگری وا لە میتابۆلیزمی جسم دەکات وا لە ڕێخۆڵە و گەدە دەکات کە بە شێوەیەکی تەندروست کاری خۆیان بکەن و وە سوودیش لە خواردنەکە وەربگری زۆر باشە دکتۆر جان زۆر خۆشحاڵ بووین زۆر بەنامێک دووبارە بێکەوە ئینشاءالله زانیاری زۆر گرنگ دەدەین بە بینرانی بەڕێز من وەکو شێف ڕەوەند لەگەڵ دکتۆری بەڕێز تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ